مامۆستا لەکەوێ نەهاتی بۆ پارکی ئازادی کەشێکی چۆنە دنیا زۆر گەرمە بەڵام هەستەکەم ئەمڕۆ تۆزە فێنکترا تۆزە سرۆی کێڵ کردووە لەوە چه فێنێک بێ بەس جێسی قەژ نییە زۆر چگەمەوە زۆر گەرم بوو بەڕاستی. لەکەوێ نهاتی بۆ پارکی ئازادی؟ وڵی چەند مانگێک جارێک دێم بۆ ئێرە کە بژێم بەڕاستی ئەکسەر دێم و لای کاکشرکۆ دانیشم لای گۆڕەکەی جار و تەوتێک لەگەڵ بەدەم خۆمەوە کەم گوێ لە گۆرانیەکە گرین پێکەوە گۆرە و گۆرانی چی گوێ لێگرن؟ کاکشرکۆ یادی بەخێر زۆر حەزی لە کانی بوو و حەزی لە مەزەری خاڵقیش بوو خۆشم ئەو دوانم حەز لەیە هەر جارێک کاچمەوێ تەلفونەکەم تۆز زیاکەم گوێ لێگرم و یا و تەوتێکەکەم بەدەم خۆمەوە یەک کانیە کۆنراوەی مامۆسایی کردو بە گۆرانی پێم دڵنیانیم دێکێکە چەندانەیەکە بەڵێ کاری کاکشرکۆ کاری کردو یعنی تەنها شت کە تۆ بە ئێرەوە ئەبەسێتەوە ئەو گۆڕێ ئەگەر ئەو نەبایە ڕاستیان یادەوری زۆر کۆنی تەڵخی مناڵیم هەیە لەگەڵ ئێرە ئەو کاتی کە ئێرە ماسکەرێکی زۆر گەورە بوو دەرگا گەورەکی لە لای کانسکانەوە بوو ئێمە مناڵ بووین کە هاتی ناوناوە پۆلیس و ئەسکەر و سەرباز و بە ئەسپ و ئەو شتانەوامان بینین کە هاتن ژورەوە جێی سەرنجوان منۆکو مناڵ دواتری تر لە دوای ڕاپەڕینەوە کێرە کرابم پارکە کامە بیرۆکێکی زۆر جوانە ئەوەی کە منە بەستێتەوە بم پارکەوە جگە لەو یادەوەری کۆنانە گۆڕکی کاکشرکۆیە. قەت پیاست کردو بە ناو پارکەکە؟ بێگومان زۆر جار پێم خۆشە پیاسێ بکەین لە ناو پارکەکە پیاسێ بکەین و قسە لەسەر هەنێ بابەت بە تایبەت لەسەر ژیانی مامۆستا شێرکۆ بێتمان فەرموو. حەزەکەم باسی ژیانی شێرکۆ بیەکەسم بۆ بکەیت لەو قۆناغی کە تیا لە دایکە بێت و ئەو دۆخە سیاسی و کۆمەڵاتیکە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی هەیەەوە ڕووداوە جیانیانەی کە هەن چەند کاریگەری هەبووە لەسەر ژیانی شێرکۆ بیەکەس ئەگەر بە خێرایی بۆمان باسکەی پێم وایە شتێکی سەرنجڕاکێشە بێت با بدەم پیاسە فەرموو. زۆر ئەستەما تۆ باس لە شاعیرێک بکەی ئەگەر دیدێکی ڕەخنەگرانە یا دیدێکی ئینسانیت بۆ مێژووی ژیانی و موسەرە نەبێ. کاکشرکۆ کە لەدایکە بێ لە 1940 دەمەدەمی قات و قڕی و شەڕی جەنگی جیهانی دووەمە. باوکی مامۆستایە، باوکی یەکێکە لەو شاعرە مەزنانەی کە هەڵوێستی نیشتمانی زۆر گەورەی هەبووە. لە دوایی چلەوە چلوویەکە هەراکەی گەیلانی دروستە بێ لە بەغا دواتر ئەو کاتی شێخ مەحموو ئەسیرە بێ لە بەغا بە فرسێت تێزانێ لە ڕێگەی چەند کەسێکەوە دێتە کفری و دواترێتەوە سلێمانی و لە سلێمانی شەوە چێتە سیتەک لەوێ نیشتە جێبێ. دوابەدای ئەوە بەلا مستەفا کە لە شاری سلێمانیە بێ دەست بەسەرە بێ ئەویش لە ڕێگەی شێخ لەتیفی شێخ مەحمووەوە ڕێگەیەکە دۆستنەوە و لە سەر سنووری ئێرانەوە دواترشنەوە بەرزان. دوایەوە ژێکاف دروستە بێ کۆماری مەهاباد دروستە بێ و ئەڕوخێ قازی محەممە و هاوڵەکانی لە سێدارا درێن دواتر چوارەفسەرەکە لە سێدارا درێ هەموو ئەم ڕووداوانە ڕووەدا و لە 1940 باوکی لە هەڵەبجان برێ هەر هەمان ێوارە یا ڕۆژی دواتر دێنەوە سلێمانی لە قوتابخانەی فەیساڵێ کاکشرکۆ ئەخوێنێت. ئەم ڕووداوە زۆرانەی کە لە ماوەی 8 ساڵە ڕووەدان بۆ شێرکۆبێکەس شۆکێکی مێژووی گەورەیە لەو مناڵیەوە بەر ئەو هەموو ڕووداوە ناکەوێت. کاچیوە ئەمە ئەگەر بۆن بوونە بە پێی زانە زود لە ناو دەروونناسییا سێری بکەین ئەو شۆکە بە درێژایی ژیانی ئینسانەکە کاریگەری هەیەەوە ڕەنگایەتەوە لە ژیانی لە بەرهەمەکانی. بەڵام قەت هەبوو کاک شێرکۆ خۆی گزارش لەوە بکە ئەو شۆکانە کە خۆی دەرکی پێ بکە ینی شتێک نەبێت لە نەسیە شتێک بێ لە ناو هەستیا بێت بەڵێ خۆ باز لەوە بکاکە هەموو تراژیدیا نەی لە سەردەمی مناڵیا هەبووە بە جۆرێک لە جۆرەکان پاڵنەری بوون بۆی لە ڕێگەی شیعرەوە قەرەبووی بکاتەوە. بەڵێ بێگومان ئەو ڕووداوانە کاریگەری گەورەی لە سەبیرکردنەوەی شێرکۆبێکەسە بووە. دوایەوەی کە دێنەوە سلێمانی دوای چەند ساڵێک
داکی شۆ کاتەوە ئەوە شۆکی دووەمە لە دوای مردنی باوکی کە دایکی شووەکە لەگەڵ دایکی لەگەڵ خوشکەکانیە ئەچن بۆ بەغا بەس کاکشێکۆ لەگەڵیانە ناڕوە تەمەنی چەنەبێت نزیکی 12 ساڵانە بێ شێت بێت لە 12 ساڵی تەنیا بەڵێ ڕاستە ماڵی خاڵی لە سلێمانی هەبووە هاتوش و شتیان زۆر بووە بەس بۆ ئەوی شەرکۆبێ کەس نەڕوا بۆ ئەوێ و بیانویەک بهێنێتەوە ئەچێتە قسمی داخلی لە سەناعا خوێنێ کاکشێرکۆ لەبەر خاتیەوەی کە قسمی داخلی هەیە لەو کاتەوە کاکشێرکۆ دەستەکا بە خوێندنەوە ئەبێ بە کەسێکی کتێبی تەنانەت خۆی لە یادەوەریەکانە باسیەوە کاکە شاری دڵاری بۆ قوتابیەکان و هاوڕەکانی نووسیوە لەو قۆناغەیە هەڵەن لە ببوورە قسەکەت پێ بڕم لە ڕووی دۆخی ژیانیشەوە هەژار بووە یعنی لە دۆخێکی قورسی بێگومان هەژاری ئاژیا ئەو هەژاریەی خێزانی کاکشێرکۆ کاریگەرێکی زۆر گەورەی کردوتە سەر کۆژیانی کاکشێرکۆ ینی بە جۆرێک ئەو هەژاریە لە بیرکردنەوە خاڵیا بووە ڕنگدانەوەی لە شارەکان نبینی دەزانی بەرحاڵێک دوایەوەی کە سەنا خوێنێ و ئەوە ئەچێتە ڕیزەکانی کاژیکەوە بەڵێ دەسەکا بە سیاست لە قۆناغی زۆر کەمە دەستکا بە سیاست کەمتر لە 18 ساڵ بووە بەڵێ کەمتر لە 18 ساڵ و یەکەم چیرۆکی خۆی پێشەوەی بچێت سەنعا بڵاوە کاتەوە چیرۆک بڵاو بەڵێ شێعر نییە نەخێر دواتر یەکەم شاری بڵاوە کاتەوە ناوەکانیان لە خیاڵ ماوە ئێستا لە ساتیا بیرم نەماون بەڵام بەڵێ بیرم نەماون لە دیوانەکەیان نیە ئەوەی کە من یەکەم دیوانی مامۆساوی کە نەرمەنیسماعیل بەدەستخەتیانەوە کاک بوار نورەدین بە بلۆگرافیاکی زۆر جوانی لەسەر کۆی کارەکانی کاکشێرکۆ کردووە لەویا هێماوی بۆ کرد بەڵام لە کوی بەرهەمەکانی نەخێتیانە لەبەرەوەی لاوازە شارەکە و چیرۆکەش لاوازە بەڵامی تر بۆیان بڵاو کردوەوە بەڵامەوە وەکو دەستپێکی نووسینی باشە هەر ئەگەر لە مناڵی بمێنمەوە هەرچەند حەزەکەم پرسیاریۆشکەم یەکەم نامە تەمەنی چەند بۆ نووسویەتی یەکەم نامی دڵداری باسی چی کردبووە ئەگەر دوایی ئەوم پێ بڵێ بەڵام ئەمەیە لەناو ئەو قۆناغانەی باسی کرد ئەو هەموو شۆکەی کە هەبووە حوزوری باوکی مەسەلەن ئەو باگراوەندەی کە ئەم کوڕی فایق بیا کەسە چەند کاریگەری لەسەر کەسایەتی شێرکۆ هەبووە بۆ لە ناو هەژاریا لە ناو بیەکەسیە لەو قۆناغە قورسا بەڵام هێشتا جۆرێک لە غروریە بێ کوڕی فایق بیا کەسە ئەوە هەبووە چۆن تۆگەر جۆرێک لە پۆزی پێبەخشی بەڵێ بگەڕیتەوە بۆ قۆناغە مێژویە باوک کاریگەری زۆر گەورەی هەبووە لەسەر ئینسان و ناسراوی باوک بۆ خۆی سەرمایەکی ڕەمزیت پێبەخشێ چجای تۆگەر کوڕی بێکەسبی کە لە تەمەنی شێرکۆبێکەسا بوو کە لە مامەیارە لە تەمەنی مناڵی شێرکۆبێکەسا بووە شێرکۆبێکەسی ژوو کاتە لەگەڵیا بوو کە لەگەڵی ئیبراهیم ئەحمە شاری 26 ساڵە لە بەرنبەمی ئەدمۆن ساڵ خوێندنەوە بێگومان دواتریش یەکێک لە هۆکارەکانی بڵاوکردنەوەی چیرۆکەکە ئەوەی بۆ کە کوڕی فایرکەس بووە بێگومانەوە کاریگەری زۆر بووە و لە ناو شاری سلێمانیا شارێکی پچکۆلە بووە ئەمشە دەستی بۆ ڕاکێشاوە کە ئەو کوڕی بێکەسە کاتە بێکەسی باوەک قەرەبووی هەژاری و جۆرێک لە تێکشکانە کارکتەرەکەی بۆ ئەوە دیوێکێتی دیوەکی کەشی سێبەرێکی ئەوەندە خست بووە بەسەریەوە کە ویستێتی جارێکی کە باوک لە ناوخۆیان دووبارە کاتەوە دروست کاتەوە وەکو شعر تێگەی ئەوە هۆکارێکی زۆر گەورەیە کە شێرکۆبێکەس بەرە و ئەو ئاراستایە بە ڕاستە لە مناڵیەوە باوکی 4 تەمەنی 4 ساڵ بووە باوکی فێری شاری کردووە و شارێکی پێ لەبەر کردووە شارەکە من ئێستا لەبەر نییە شاری خۆی بۆ یانجی شاری هینا لە شێوەی پرسیار و وەڵامە شاری بێکەسە پێڵێ تۆکی ئەڵێ من کوردم کورچێ ئیتر شتێکی ئاوەیە ینی ئەوە هۆ یەکێک بۆ لەینەکانی دواتیش کە ڕۆشتۆتە قوتابخانە هەموو مامۆستاکان زانیویانە ئەمە کوڕی بێکەسە بەرەوەی بێکەس خۆی مامۆستا بووە بێکەس مامۆستا بە و کەسێکی ناسراوی ناو شاری سلێمانیش بوو زۆر باشە ئەگەر خۆی باسی کرد بێت ئەو نامەی کە نووسیوەتی تەمەنی چەند بۆ نامەی دڵداری لە 6 سەنابی لایەکی سەنابی ینی نزیکی 13 ساڵی بووە ئەوانەی کە عاشق بوون چوون بە شێرکۆبێکەسیان وتووە کە نامەمان بۆ بنووسە هەندێک جار دەفلسی پێم فلسیشی لێ وەرگتووە بۆی نامەی عاشقانیان بۆ بنووسێت باشە مەسەڵەن لە کۆی ئەو شیعرانەی مامۆستا نووسیوێتی
لە پاڵ ئەو هەستە ئینسانیە قوڵی کە هەیەی لە پاڵ ئەو نیشتیمان پەروەری کە هەیەی لە پاڵ ئەو کوردبوونەی کە تیا دەرکی پێەکەی لە پاڵ و پشتیوانێک گەورەی لە ئازادی و لە مافی ژنان و لە هەموو شتێک کە هەیەی تیا شاعیرێکی بینی بەڕاستی عاشقی ژنە ڕاستە تەنها لە شارە عاشقی ژن بوویان هەر لە ژیانی شێرکۆبیەکەس بەڕاستی عاشقی ژن بوو. کاک شێرکۆ من زۆر جار بە شاعری جوانی و ئازادی لە قەڵم دەم جوانی و ئازادی و ژنیان بە جوانی و ئازاد جوانی هەمووان نەگرێتەوە کە بە ژنی شەوەیە کاک شێرکۆ بێگومان ژن یەکێکە لە هۆکارە زۆر گەورەکانی داهێنانی خەیاڵی شێرکۆبێکەس کە هەمیشە بەشێکی زۆری قەسیدەکانی ژنێک لە پشتی باشە ینی بەڕاستی من ئەمێ بچینە ناو پانتایەکی تر هەمیشەمە بە جۆرێک لە شەرمەوە باز لە پەیوەندیەکانمانەکەین لەگەڵ ژناکوە ئەمانەیە جۆرێک لە بۆ نمونە هێشتا پێمان وایە ئەگەر باسی و بکەین شێرکۆبیەکەس ئەوەنە پەیوەندی هەبووە لەگەڵ ژن بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری هەبێت لەسەر کارکتەری ئینسانە بەڵام بۆ نەتوانین بەڕوونی باسی بکەین لە کاتێکان لە شعرەکانی هەستی پێکی تەنانەت تا ئەو شوێنە ئەڕات ئێستا کچێک نیشتیمان ینی هەموو شتێ هەر بەڕاستی ژنێک هەیە بوو بێ بە نیشتیمانی شێرکۆبیەکەس لەو بێگومان لەو خۆناغی کە کەس زۆر نزیکەکانی کاک شێرکۆ کە مامۆستا ڕەوفە مامۆستا ڕەوف هەموو نهێنەکانی کاک شێرکۆ پێمایە تۆش بەشێکی زۆر ێزانی بۆیە ئاوا مامۆستا ڕەوف بەشێکی زۆر ێزانێ من ئاگادار بووم کە یادەوەریەکانی نووسی و مامۆستا ڕەوف خوێندیەوە کاک شێرکۆ هەر شارێکی نووسی بێ پیشانی ڕەو بێگەدی داوە و یادەوەریەکانشی کە نووسی پیشانی شێرکۆبێکەسی پیشانی مامۆستا ڕەوفیدا و من یەکێک بووم لەوانە کە ئەو گلەیەمە بوو بۆ کاک شێرکۆ باسی شتان ناکە ئاگادار بووم کە مامۆستا ڕەوف ئەو گلەی لە کاک شێرکۆ کرد شێرکۆ تۆ ئەو هەموو پەیوەندیت هەیە بۆ نانووسی وازم لێ بێنە ئاژا و هۆزا شت بۆ دروستەکە ینی خۆی نەینووسیوە خۆی ئەو جورەتەی نەبووە ئاراگۆن نەبووە بۆ نمونە ئاراگۆن دێت باسی هەموو پەیوەندەکانی خۆیەکە بەڵام مەسەڵەن مامۆستا ڕەوف کە ناوتێنەیان هەر هاوڕێکی تر کە لەگەڵ یابوون و لە مجلیسیا بوون ئەم چیرۆکانە ئازانن بۆ ناتانەوەی بینووسنەوە پێتان وان نییە بە جۆرێک لە جۆرەکانەوە ئەبێ بە سەرمایەکی گەورە بۆ تێگەشتن لە دەبیاتی شێرکۆبیەکەس بەڵێ ئەگەر مەسەن ئەزان قورسە تۆ بچی کارکتەری ژنێک بێنی لە ناو کۆمەڵگەی کوردی باسیکەی ئێمە ئیشمان بەو لایەنەی نییە ژنەکانی ژەوەندا ئازانین بێن بە دڵنیاییەوە بەڵام نووسینەوەی ئەو بەشە لە ژیانی شێرکۆبیەکەس پێم وایە یارمەتیدەرێکی باشە بێ بۆ تێگەشتن لە شێرکۆ ئەوە یەکێکە لەو خاڵانی کە من زۆر جەختم لەسەر کردوتەوە کە ئەبێ قسەی لەسەر بکرێ ڕاستیا من کۆمەڵی گفتوگۆم لەگەڵ هاوڕێ نزیکەکانی کاک شێرکۆ کردووە و پرسیاری یەکەمم ئەوە بووە بەشێکی زۆریان کۆمەڵە چیرۆکە گێڕنەوە ئەو چیرۆکانە لە ناو ئەو تۆمارە ڤیددیویانە لە لای من هەم بەڵام ڕەنگە ڕۆژی خۆی بێت ئەو کاتە بڵاو کرێتەوە من بۆ ئەوە نەباسی مەکەم نووسەرێکەیەکە یەکێک لە نووسەرە دیارەکانی ئەمێ بەڵام ناوی نایەن لەبەر خۆی جارێک پێویتم خەریکم کتێبێک کە نووسم لەسەر پەیوەندیەکانی خۆم لەگەڵ ژنە لە بۆ نمونە نووسەرەکە هەولێریە لە هەولێرەوە هەتاوەکو چوەتە دەرەوە تا گەڕاوەتەوە وتی یەک ئامانزمە هەیە ئەویش ئەوەیە گەنجی کورد بتوانێت بەشێکی زۆر بچووکیش بێت لە ژن تێبگات دنیابینی بۆ ژن فراوانتر بێت بۆی کە ئەوەنەش مەسەلەکە ئاوان نەبێت پێم وایە لەم جۆرە نووسینەوانە لەم جۆرە حیکایەتانە پێزگەوی کە سەرنجڕاکێشی خۆی هەیە چێژی خۆی هەیە و جۆرێک لە ئەفسانە سازیە بێ بۆ کەسەکە تێگەشتنیەکیشمان پێ بەخشێت لەسەر باگراوەندی شاعیرەکە هیوادارم تۆیان هەر هاوڕێیەکی تری کاک شێرکۆ بەتایبەت تۆ کە ئاگادارم بە وردی ئیشەکەی لەسەر ژیانی مامۆستا شێرکۆ ئاوڕێک لەو لایەنەی بدەنەوە وڵی تەمە ناکەمەوەندەی بتوانین دەرفەتە بێ جەتوا بە هەر لە بیرم نەچێ تۆ خۆت زۆر زەری ینی لە کتێبەکانت بەڕۆنی ینی تۆ کاتێک سەفەرنامەت نووسی ئەو بابەتانەی کە لە سەفەرنامە باست کردووە بەڕاستی ئێساش قۆرسە بۆ زۆر نووسە دەستی بۆ باست بەڵام بۆ جورئەت ناکەی باسی بۆ نەکاک شێرکۆ بکەی لەبەرەوەی ئەوە ژیانی شخصی خۆیەتی مادەم خۆی نەیتوانیەوە باسی بکە من ڕێگە بە خۆم نادەم ئەگەر چیرۆکێک ئاگاداری نەبوو بم بەڵام ئەو چیرۆکانی تری کەوەکوتم هاوڕەکانی لەسەری قسەیان کردووە ئەوان وەکو شاهیدێک بەڵێ باسی هەندێک پەیوەندی کاک شێرکۆ زۆر باشە ئەگەر لایەنێکی تری شێرکۆبیەکە زۆر گرینەوەیە شێرکۆبیەکەس هەنێ جار گلەیەوەی لێکرێت لە دەسەڵاتەوە نزیک بووە لە حیزبەوە نزیک بووە لە سەرکردەکان نزیک بووە بەڵام لە کۆی ژیانی شێرکۆبیەکەس وەکو شیعر وەکو هەڵوێست بەڕاستی کەسێکی زۆر ئازاد و کەسێک بوو کە ئەیتوانی بە ئازادی دەنگی خۆی هەڵبڕێت لە حەڤەی شوبات کاتێک شیعرەکەی خوێنەوە تووشی زۆر کێشە و ئەوە بوو
ئەم کارکتەرە لە شێرکۆبیەکەس چۆن دروست بوو بەڕاستی شێرکۆبیەکەس لە ناو حیزبێکیان پارتێکی سیاسی بوو یان ئەبەسرایەوە بە پارتێک و زۆر زار گلەیەوە کرا ئەمە شاعری فلان بانجێکی زۆر گەورەی یاوە کاک شێرکۆ سەبارەت بەوە ئەو مێژوە کورتەی هەر ساڵی کاک شێرکۆم بۆ باس کردی هەمانە و مێژووە لە هەرزەکاری و گەورەیە هەیەی کە ئاگاداری شۆڕش بووە و یەکێک بۆ لەو شاعرانەی کە پێشەوەی بچێتە دەرەوە لێرە لە شاری بڵاو کردوێتەوە نووسیوێتی و لە ڕێگەی هەمەی باقیەوە بۆ یەکەم جار نردێتی بۆ شاخ و لێوە بڵاوبێتەوە خۆشی چۆتە شاخ پێشەوەی بڕوات تەنها مام جەلال و کاکنۆ شیروان ئاگادار بوون لەگەڵ هەمە باقیە کە ئەم شارانە هی شێرکۆبێکەسە کاتێک بۆ یەکەم جار شێرکۆبێکەس لەگەڵ ڕەوبێگەردا ئەوە هەمەی هەمباقیە چن مام جەلال و کاکنۆ شیروانە بینن ئیتر تەواو ئاشکرا بێ کامە شێرکۆبێکەسە و ئەو کاتێکی تر لەکەی ئازانیتان ئەو سرودەی یەکێتی شێرکۆبیەکەس نووسیوێتی ئەو سرودە کاتێک کە نێراوە بۆ ئەوێ ئەوەش چیرۆکێکی دوور درێژیە بە کاگرەوە بۆ خۆمی گەڕاوتەوە کاتێک مامۆستا ڕەوف و کاک شێرکۆ ئەچن بۆ لای دوو زاتی کە باسم کرد کاک شێرکۆ گلەی لەوە کاڵێ شاری ڕقیب ئەکرێ دەستکاری بکرێ و ئەکرێمە سرودێکی تر بکەین ئەو کاتە پێشۆ خت شارەکەی یاوە بە کاکنۆشیروان خوێندوێتەوە و توێتی ئەوە ڕەوبێگەریش گلەیەکی هەیە توێتی ڕەوبێگەر گلەی چیە لەسەر و شار و توێتی پێویست ناکە یانون کاف بنووسی چکو تۆ شاعری هەموو میلەتێکی بۆ ناوی حیزبەکە نووسی نەوشیروان ژەڵێ ڕەوبێگەر ڕاستەکە پێویست ناکە ناوی نوکاو بنووسی لەویا کاتی کە شارەکەیان بە مامجلال کای خوێنێتەوە ئەکسەری خاتی گرفانی ئەوڵە زۆر جوانە شارێکی زۆر جوانە و ئەینێرین بۆ ئەوەی بکرێبین ئەینێرن بۆ ئەنوەر قەراخی کاگەنوەر لەگەڵ کچەکە لە ستودیۆکەی خۆی لە ماڵەوە تۆمارێکە لە کاسێتێکە ئەینێرەیە بۆ شۆڕش بۆ ئەوەی ئەمە وەکو کاری یەکەم لێەوە بیوێن بۆ ئەوروپا شوێنێکی تر جارێک کاهینی بکەن بەڵام بەبێ گرنگیدان بەوە هەر ئەو کاسێتە دوای چەند ڕۆژێک گەسێر لە ئیزگە بڵاو بێتەوە لە هۆژ واکاتە ئەبێتە هۆیەوەی کە ژیانی ئەنوەر قەراخی و کچەکەی بکوێتە خەتەرەوە بەڵام ئەوەی باش بووە تا ساڵانێکی زۆر کەشف نەبوو کە ئەو کاری کردو باشە بینەوە سەر ئەو دیوەی تری ئەو بازانانی کە شێرکۆبیەکەسی ئەوەوەی کە بەڕاستی شێرکۆبیەکەس مڵکی سلێمانی بوو یان مڵکی حیزبێک بوو بۆ قوربانی خۆی نارەکانی دایانێن کە مڵکی حیزبێک بووە بەس بەڕاستی ئەو هەڵوستانی کە کاک شێرکۆ بووە ناتوانین بڵێ مڵکی حیزبێکە و ڕاستە کە ڕۆیشتووەتە شاخ و لەوێ بووە هەمیشە ڕخنەی گرتووە و داشنراوە بە ئەندامی فەخری سەرکردایەتی و کاک شێرکۆ قبولی نەکردووە و توێتی من شاعری هەموو میلەتم شاعری حیزبێک نیم بەڵام لەبەرەوەی ڕووداوەکان ئەوەندە زۆر بوون و ئەو پەیوەندی شار و خەڵک ئەوەندە زۆر بووە ینی زۆر جار چیرۆکی وایە کە ڕاستیە ڕوویداوە ئەجارنەوە زۆر پێشمەرگە هاتووە بە کاک شێرکۆی و تۆ توێتی من ئێستا ئەچم بۆ فڵان شەڕ ئەگەر نەهاتمەوە کوژرام شارێکم بۆ بنووسە ڕوشی داوە ئەو حاڵتە ڕووی داوە ینی ئەم پەیوەندی شاری بەس بۆ ئەوانە نووسی بۆ نمونە پێشمەرگەیەک پێویستوە ئەگەر شەید بوو نەخێر بۆ یان بۆ کۆمەڵی خەڵکیش بۆ نمونونەکە بەڕاستی من لەگەڵەوەی تەمەێکی زۆرکەمم هەبوو کاتێکم بینی شێرکۆبیەکە شعرێک بۆ فلان کەس لە فلان شوێن بڵاوە کاتوێن لە فلان تەلەڤیزیۆنکەم لێبێ پێم سیر بوو بۆ بێ ئەم شاعیرە گەورە شیعر بۆ ئەو بنووسێت شاری بۆ زۆرنی شەیدەکانی یەکێتی نووسیوە دیار بۆ پارتیشی نووسیوە لە سەردەمی لە دەروی شەهیدەکان تەنانەت ئەو کاتێک کە لە هەفتاودووە ئەیانەوێ مەلا مستەفا اختیار بکەن کۆمەڵێ مەلانێرن بە لوقمە و خوانەتەکەنەوە دوایەوە شاری تایبەتی بۆ مەلا مستەفا نووسیوە کاک شێرکۆ بەڵام بەشێکی زۆری و شارانەی کە بۆ شەهیدەکانی نووسیوە لە بەروی کاک شێرکۆ لە منتیقی یەکێتیا بوو و نزیک یەکێتیش بووە و حورمەتێکی زۆریشان لێگرتووە ینی ئەکرێ بڵێن شاعرە مودەللەکەی ئەوێ بووە هەرچی بۆیان کردووە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ئەوەندەی ئەو ڕخنەی گرتووە ئەوەندەی ئەو قسەی کردووە هیچ کام لە شاعرەکانی تر باوانشی کە ئێستا ماون و گلەی لە کاک شێرکۆکەن بەقەدەر کاک شێرکۆ گلەی نەکردووە و من شاعری بەشێکی زۆری و نامانم کە بۆ
یادی بە خێر مامجللالی نردووە و مامجلال جوابی داوەتەوە ینی هەچ کەسێکی تر بەو زمانە تم و چیژە ڕخنەی لە یەکێتی لە خودی مامجلال و نەوشیروان بگرتا لە سەرۆختەیە ڕەنگە زۆر بە زەرەر بکەوتایەوە لەسەری بەس کاکشەکەەوەی کردووە شتێکم بیستوە باز لەوە کرێت لە دوای حەڤەی شوبات یان لە کاتی ڕووداوەکانی حەڤەی شوبات بە جۆرێک لە جۆرەکان کاکشێرکۆکەوێتە ژێر سانسۆر و ئەکوێتە ژێر زەختێکەوە تاوەکو مامجلال بانیەکات لە بەغا ڕێزێنانێکی بۆکەوەی کاموانزە ئەم چیرۆکە چی و چۆنە ڕاستیە و چیرۆکە من بەشێکی زۆری ئاگاداریە و چیرۆکەم کاتێکە حەڤەی شوبات ڕۆدات سەردانی مامجلالەکە پێش سەردانەکە شعرێکە خوێنی بەڵێ من خۆم لەوێ بووم لە بەرێکی سەرا بووم و ئاگاداری شارەکە بووم کاچێ بۆ لای مامجلال تۆزی سار دەبێت لەگەڵی بەس دواتر ئەو هەر ڕەخناگرێت کاکشێرکۆ مامجلال زۆر ئازانە ئەڵێ جا تۆ نەچی بۆ بەرێکی سەرا چێ بچێت ئێوە هەڵوێستێکی سیاسی گەورەیە لەو پیاوە بەڵام چوار دەورەکەی هەر لەو وەختەیە یەکێک لە کارمەندەکانی دەستگای سەردەم کۆچی دوایی کردبوو مامۆساڕەوف و شێرکۆبێکەس ڕۆشت بوون بۆ سەر قەبران چەند کەسێکیان ناردبوو بۆیە لەسەر قەبران لە کاکشێرکۆ بدەن لێ بدەن بەلێدانی فیزیکی بەڵێ لێدان تاوان یەک زل لەیبەر بکەوتیان مرد لە هەر شوێنی خۆیان مرد چکۆ وەسەی تەندروستی زۆ خراببوو و ئەوەشە بێ بە شۆکێکی گەورە دوای یەکێک لە بەرپرسە باڵەکانی یەکێتی فریاکەوێ و ئەڵێ حیامانەچێ هیچ نەبێ ئەمە شاعری سرودەکەمانە لێ نادرێت لە ڕووی جەستەوە بەڵام لە ڕووی ڕۆحیەوە ئەشکێندێ بۆیکی تر تەنان ئامادەنین تێکستەکانی بۆ تۆ مارکن تەنانەت تەلاری هوەری پێ نادرێت ئەمانە مامۆستا شێرکۆ بەڵێ زۆر خەمی خوارد زۆر ماندوو بوو زۆر بەتاقەت بوو ئەوەش بووە هۆکارێکی گەورە بۆ ئەوەی پەشیمان بێتەوە لە بەشێک لەومانە گەورە شاریانەی کە شێرکۆبێکەس بۆ شۆڕشی دروست کرده بوو ئێستا کچێک نیشتیمانمە وایە پێش ئێستا کچێک نیشتیمانمە لەوەیە ڕنگدانەوەی ئەو تووڕەبوون و نابی بەس یعنی هەڵوێستی لایەنێکی سیاسی ئەوە هێنێ بەرامبەر هەڵوێستە نیشتیمانیەکان پەشیمان بوونەوە هەبێت یان لە ئەساسا هەڵوێستەکان هەڵوێستی لایەنداری بووە ئەوەش نیمارە وەڵامی پرسیارە بدەمەوە ئەوانە نەتوان وەڵامی پرسیارە بدەنەوە کە لەو پۆستیان بەڵام بەرحاڵە کاریگەریەکی زۆر خراپی نەفسی کردە سەر کاکشێرکۆ ئەوە بوو دەستگاملەکان نیانێشت قەسیدەکە بخوێنێتەوە ڕۆیشت لە گەلەری ئارام 50 کەسێ بووین لەگەڵی قەسیدەکەی خوێنەوە پێشەوەی قەسەکە بخوێنێتەوە وتی لەوە چه جارێک کە ئێمە بچینەوە بۆ خەباتی ژێرزەمینی چکو گەلەری هەرام لە ژێرزەمی هەموو ڕووداوانە بێگومان کاکشێرکۆی پێس کرده بوو بەڵام هەمیشەش قسەی خۆی هەبوو هەمیشەش ڕخنەی خۆی هەبوو لەسەر و هەمویانەوە ئەوانەی کە زۆر احترامی کاکشێرکۆیەگەر بەڕێز مامجلال بووە و ئەوەش بەچیا دەرەکەوێ من بۆیە ئەوێرەمە ئەو قسێ بکەم لە ڕێ ئەو نامانەوەی کە بۆ یەکتریان نووسیوە و ئەو گلەی و گازندانی کە لەکتریان کردووە هەیە نامەکان بەڵێ بۆ تا ئێستا بڵاو نەکراوە زۆر باشە سلێمانی چی بوو بۆ کاکشێرکۆ خەریکە نزیکە بینەوە سلێمانی کاکشێرکۆ کاتێک کە چێ بۆ ستۆکۆڵم ئەوەندە بیری سلێمانیەکە ئەڵێ بەردەوام جگەرەمە کێشا و ئەگریام و جۆم لە ماملەیەگرت سلێمانی بۆ بێندازە گرنگ بوو بۆ خەیاڵی شاری بۆ کەرسی شاری ئەو تۆ بۆ نمونە ئەگەر قەسیدەی کورسی بخوێنیتەوە کە لە ساڵی 20ەوە باسەکە باسی چل و ئەوەندە کەسایەتی شاری سلێمانیەکە لەبەرەوە کەسایەتیەکانی ناو ئەم شارە بەشێکی گەورەی ناو خەیاڵی شاری شێرکۆبێ کەسان داگیر کردووە ئێستا لە بەردەم مۆنومێنتی شەهیدانی 1963 کاکشێرکۆ داوا ئەکات گۆڕەکەی نزیک بێ لەم مۆنومێنتەوە پێشەوەی بچینە سەر گۆڕەکەی دووبارە ئەمە مێژوویەکی سلێمانیە دووبارە پەیوەندی هەیە بۆ قۆناغەی مناڵی کاکشێرکۆ باسە کرد هیچ پێشتر باسیەوەی کرده بوو بۆ داوای ئێرە ئەکا ئایا بەس تەنها لەبەرم دیواربەندە بوویان هۆکاریکە بوو داوای پارتی ئازادی لە 63 لە ماڵی هاوڕێیەکی بێ سوتوە لەو مەناتە جەولەیە
ڕێیان ناکەوێتە ئەو کۆڵانە دەنا ڕێن کاک شرک و خۆشی یەکێک وای لەوانی کە بگیرای زۆر نزیک بووە. بەڵە زۆر نزیک بووە. دواتر بەشێکی ئەمانەی کە ڕەمی کراون گولە باران کراون لێرە هاوڕێی کاکشێرکۆ بوون و لەبیرش نەچێت لە 16 سلێمانی زۆر پچکۆلە بووە هەموو خەڵکەکە هەموو یەکتریان ناسیوە و ئەوە کاریگەرێکی زۆر گەورەی بۆ خەیاڵ و بیرکردنەوە شێرکۆ بێکەسە بووە و نەک بۆ شێرکۆ بێکەس بۆ کۆی خەڵکی سلێمانی ینی 16 و تیربارانکردنی خەڵکی شار یادەوەریەک بووە لە خەیاڵی دایک و باوکانی ئێمە هەمیشە زیندوو بووە هەمیشە وەکو نمونە هێناویانەتەوە. ئەو دیوەم دیوارە گۆڕی شێرکۆ بێکەسە بەڵێ بەڕاستی نازام نزیک بووینەوە بۆ من هەستێکی سیر بوو ڕاستە لەم خۆراوە بوونە پێشتر چەند جارێک مەسەلەن بەپی گونجانوانە هاتووم و ئەم کاتانی تێکەوتووە بەڵام ئەو هەستێکی ئێستا هەمە پێشتر نەبوو هەستەکەم بەشێکیشی پەیوەندی بە تۆ هەیە یعنی ئەو نزیکەی لە تۆ ئەو شوێن کاکدێنی شوێن ناتوانێت قسە بکە ئێمەی نۆگینسانەکان ناتوانین قسە بکەین ئەوە تێکستا توانێت قسە بکە هوەر ئەتوانێت قسە بکە ئەم دیوارە کە هەیە ڕەنگە دیوارێکی گڵی گەورەی تەویلەی ئەسپەکانی ئەم سەربازخانە بوو بێ و خەڵکەکان لێرە ڕیسکرابن و ڕەمی کرابن چکو بەشێکی زۆری زیندانەکان کە گیراون خراونەتە تەویلەکەەوە تەویلەکانەوە ڕەنگەمەیەکێ بێ لە دیواری تەویلەکان کاک شێرکۆ هەمیشە بە خەیاڵ و بە وجدان نزیکی ئەو ڕووداوانە بووە چکو شێرکۆ بێکەس بە وجدانی مێژووی شعری سەدەیەگە ناسرێکە هەمووی لە ناو شارەکانیا و ناوقەسیدەکانیا وتو باسی کردووە بۆیە هەرم شوێنەشی دەستشان کردووە کە شوێنەکە ڕەنگە مانایەکی سمبولی هەبێ بەڵام بەدیوی کەشە مانایەکیەوەی هەیە کە ئەو هەمیشە ڕۆحی لەوانەوە نزیکە ئەگەر کورد بوون لە شاری شێرکۆ بسەنیتەوە هیچی نامێنێتەوە ئەگەر مێژوو لە شاری شێرکۆ بێکەس بسەنیتەوە هیچی نامێنێتەوە ئەو بە ناو دەستی هەمومانەگرێ بە ناو یەکسەدە مێژووی تراژیدی میلەتی کووردە ئەمان بە شێرکۆ بێکە شاعری نشوست و هەستانەوەکانە من کە شێرکۆ بێکەسە خوێنمەوە دڵخۆشم کە کوردم دڵخۆشم کە کوردم دڵخۆشم کە ئەو هەموو هێزەمەیاتێ کە پڕە لە هێزی دایەنان و بیرکردنەوە شێرکۆ بێکەس وجدانی ئەو سەدەیە زایم پێم وایە لە ناو مەسلەی کورد بوونا شێرکۆ بێکەس تەنها گزارش نییە لە ئینسانی کورد گزارشتە لە سەیەکی کورد گزارشتە لە گیاندارێک کە هەمیشە لە ژیانێمە فەرامۆشە گزارشتە لە پێڵایەکە لە نوکرە سلمان بەجێ ماوە ئەم هێزە زۆر جار بەتاڵیبوونێکی دروست کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان وەکو شاعیرێکی ناسیۆنالیزم هەنیە کەسێ وێ نایکات بەڵام پێم وایە شاعیرێکە کە بە تاوەتی لە ناو سروشتایە و لەژێر کاریگەری سروشتایەوە و سروشتەی کە ئەکەوێتە ناو ئەو چوارچەوەی کە پێوترێ هەرێمی کوردستان بەڕاستی شێرکۆ بێکەس ناسیۆنالیزم بوو یان مرۆڤ بوو لە ناوی بڵێ من ناسیۆنالیست بوو هیچ عیب نییە تۆ کوردبوونی خۆتت خۆش بێ ینی کوردبوونی خۆتت خۆش بێ بە برینەکانەوە ناتکا بە کەسێکی ناسیۆنالیستی پڕگیری فاشی هەموو دنیا میلەتی خۆیان خۆشەوێ من لە ساڵی 92 لە یەکێتی سۆڤێت بووم لە رووسیا هیچ میلەتێک بەقەدەر ڕووس نەتەوەی و قەومی و ئەوە نییە لە کاتێکە شوێنی لەدایک بوونی مارکسیەت بووە زانی من بەسەر چیمەنێکە بە هەڵا ڕۆیشتوم لە سوید پیرژنێک گۆچانەکەی بەرز کردوەوە و توێتی سەرڕەش ڕۆحی و چیمەنە برینار مەکە بە سەریان مەڕۆ ئەگەر کەسێک وڵاتەکەی خۆی خۆش بێ میلەتەکەی خۆی خۆش بێ عیبێ تۆ کوردبوونت خۆش بێ عیبە نییە ڕاستیە دوو جۆر لە ئینسان دژی شێرکۆ بێکەسن ئەوانەی شارەکانی شێرکۆ بێکەسیان نەخوێنەوەتەوە ئەوانشی کە چاویان بەرایی نایە بەداهێنان دەنا شێرکۆ بێکەس بەو کەمە وەرجێڕانەی کە شارەکانی وەرجێڕاوە بۆ زمانەکانی دنیا بەشێکی زۆر لە نووسەرانی دنیا ئەڵێن شێرکۆ بێکەس ئەگەر کورد نەبووە ئەبوو ێستا خاوەنی خەڵاتی نۆبڵ بێ شێرکۆ بێکەس بۆ خۆی ئەستێرەیە ئەوەندە بەرزە پێویستی بە هەنیە ئێمە دروستیکەین خۆی هەیە بەڵام بەقەدەر پێویست قەدری نەگیراوە پێتوانیە بردننی خەڵاتی نۆبڵ
تایبەت لە سوید بوویت و تۆزێ نزیک بووی لە خەڵاتەکەەوە بەشێکی گەورەی پێویستی بە کەمپین هەیە کە ئێمە وەکو حکوومەت وەکو هێزێک نییە کەمپینێک بۆ ئەم شاعیرەیان بۆ هەر شاعیرێکی تر وەرنووس ئەوە دیویشێتی خۆی قسەکردن لەسەر خەڵاتی نۆبڵ و کاریگەری سیاست بابەتێکی زۆر دوور درێژە کە ڕێگە بە ساعات بتوانڕێ قسەی لەسەر بکرێ و بێگومان ئەگەر ئێمە خاوەنی قوارێکی سیاسی ناسرااو بووینایە لە دنیا شاعیرەکانمان نووسەرەکانمان هونەرمەندەکانمان باشترە ناسران ئێمە هێشتا خاوەنی ئەوە نین لە ناو دنیاە کەسە ناسراوە داهێنەرەکانمان لە بەرچاون و خۆشەویسترێ نەزانی پێم خۆشە بڕۆین سەرێک لە شێرکۆبیە کەس سەردانێکی پێین بڕۆین باڕێ فەرموو ئەوانەی منیان کردە بەر بەشنی درێژی غەریبی و بەشنی تەنیایی و ئازار بوون ئەوانەی منی پێبەخشین هەر بێدەنگی و قفڵ و تێڵا و شریخەکانی قامچی و جل و بەرجی دەردەدار بوون من ناوم کراسی ژنانەیە ئەوەی ئاگای لە من نەبێ و گوێی لە هاواری من نەبێ گوێچکەی تەپی نیشتیمانە بەم دەمەوێوارە هاتیینە لای شێرکۆبیەکە سەردارمان کرد لەگەڵەوەی کە زۆر تێ نەبڕیەوە بەسەر مردنیە هەرچەند مردنی شێرکۆبیەکەس بۆ من تەنها مردنێک نییە جەستەیەک ڕۆشت بێ و تەواو بوو بێت بەڵکو پێم وایە جۆرێک لە بەردەوامی و ژیان هەیە کە ئەتوانێت سەدان ساڵ بژی بەڵام لە ناوم ژیاناوە لە ناوم بۆ سونەی من و تۆوە خەڵکانێکی تر بەڵام پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان کارەساتە هێشتا 12 ساڵ تێپەڕێ بەسەر مردنیم شاعیرە ئێمە یادی مردنەکەیەکەینەوە یادی ساڵڕۆژی مردنەکەی یەکەینەوە لە شوێنێکی یاوای تەنها هاتیینە ئێرە ئەمەی لێبوو بەڕاستی نازانم هیکەیە بۆکەی ئەگەڕێتەوە چۆن بەکار هاتووە بۆی حەزیشم کردیا بمێنێوەکو خۆی پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە ژێشێکە لەو شۆکانەی کە بەر ئێماکە مەسەن تۆ وەکو نووسەرێک چی ئەحساسێک کرد یا دروستە بە درێژایی تەمەنێکی زۆر خەریکی لە بواری ئەدەب و نووسی ناکارەکەی بەڵام شاعیرێکی وەکو شێرکۆبیەکە سەبینی ئەوە ئەنجامەکەیتی جۆرێک لە دڵشکان و ناومێدی دروست ناکات بێگومانەوە بەشێکی پەیوەندی بە هەژاری فەرهەنگی کوردیەوە بەڵام داهێنەرەکان یەک جارەژی نەزانی دوای خۆیان تێکست و بەرهەمەکانیان بەجێڵن ئەو تێکست و بەرهەمانە وەکو جەستەوایە هەڵگری بەشێک لە کرمە بۆی جستا هەڵۆشێنێ هەموو تێکسێکیش هەڵگری بەشێک لەو فەوتانەیە بەڵام لە هەمان کاتشا هەڵگری بەشێک لە خۆری پچکۆلەیە لە دوای خۆیەوە ئەو خۆرانە هەمیشا تەقنە و گەشاکەن و ڕووناکی خۆیان پیشان نەدەن ئەوەی گرنگە بۆ ئێمە تێکستەکانی شێرکۆبیەکەسە کە لە دوای خۆیەوە ئەوزە هەمیشەی و سەرمەدیەمان پێبەخشێ و لە ڕێی تێکستەکانەوە جارێکە ئامادا بێتەوە لەگەڵمانەژی زۆر باشە یەکێک لەو شتانی کە پێم خۆشە باسیکەین لەبەروی کە زۆر شارەزایت و زۆر بە وردی شاگالیە خۆناکە درەوشاوەکانی شاری شێرکۆبیەکەس ئایا ئێمە توانین وێزگەی ژیانی ئەدەبی شێرکۆبیەکەس دابەشی چەند قۆناغی بکەین هیچ شوێنێکمانەیە بڵێن ئەم قۆناغە درەوشاوەیە یاخود هەموو قۆناغەکانی درەوشاون نزیکی هەزارەها لاپەڕەی نووسیوە وەکو باسی کرد چەند هەزار بیت دێڕە شعری نووسیوە ئەمانە هەمویان شاکانیان ئەکرێ لە نایانە بەشێک هەڵبژێری ڕاستیا کاکشکۆ خودی خۆی ئەیوت من لەو هەموو شارەی کە نووسیمە ئەگەر دیوانێت دوو دیوانم بۆ بمێنێتەوە بەسمە ڕەنگە شێرکۆبیەکەس دەوڵەمەندترین شاعری کورد بێت تاکو ئێستا کە کاکشکۆ خاونی زیاد لە 500,000 نیۆدێر شارە و ئەو دیوانانی کە چاپ کراوە ئەگاتە 44-45 دیوان بەڵام بە کۆکە کۆی کەیتەوە نزیکی 35 دیوانەکە لە کۆی هەموو ئەو کارانە ئێمە توانین 6 ویزگەی درۆشاوە لە شاری شێرکۆبیەکە سادەجشان بکەین ساڵی 1974 من تینەتیم بە گڕشکێ
دوای دوو دیوانی سەرەتای کە بڵاوێ کاتەوە لێەوە شێرکۆبێ کەس دەرەکەوێت و ئەبینرێ شاعرێک لە ناو مێژووی میلەتی کووردا کارەکە لەوێەوە شێرکۆبێ کەس وەکو شاعر وەکو دەنگێکی تایبەت لە ناو ئەدەبیاتی کوردیا دەرەکەوێت لە دوای ئەو قۆناغەوە ئەگاتە ساڵی 1990 کاتێک دەربەنی پەپولا نووسێ دەربەنی پەپولا دووە موزگەی هەرە درۆشاوی شاری شێرکۆبێ کەسە کە قەسیدەیەکە تا دەیان ساڵی تر ئەدەبی کوردی ئەتوانێت شانازی پێوە بکە کە گەشتێکی دوور و درێژە بە ناو منفای خۆی و منفای هەموو شاعران و منەوەرانی کووردە و لەم قەسیدەیە دیدێکی نوێمان بۆ خوێندنەوەی مێژوو پێبەخشێت لە دوای ئەو دیوانەوە دیوانی خاچ و مار و ڕۆژمێری شاعرێک ساڵی 1970 بڵاوە کاتەوە لە سەتای لەدایکبوونی خۆیەوە لەو دەقەیەوە کە جەمیلەخانی مامانی کە دیانێکی دراوسیانە لە گەڕێکی گاورانی سلێمانی بە پاچە خەڵوزێک یەک خاچ لەسەر ناوچوانی کاکشێکەوە هاتوو ناویە و بەڵێ لە ڕێی گێڕانەوەی مناڵی خۆیەوە هەموو مێژووی کورد و ئەوەت بۆ جێڕ ئەمانە ببوورە مامۆساب ئەمانە ئەم وێستگانە وەکو دیوان ئەکرسیری و بەرهەمانەکەنیان وەکوی کە شێرکۆبێکەس خۆی و تێکستێکی واڵایە یعنی هیچ ناوێکی پێ نایبەخشی نێوی شیعر نێوی ڕۆمان ئەوی تێکستێکی واڵە ئەو تێکستە نەمر و زیندوانن کە قۆناغە مێژویەکانی شێرکۆبێ کەسی توانی پێ بناسیتەوە درەوشاوەترین چوارەم قۆناغی شەری شێرکۆبێ کەس گۆڕستانی چراکانە لە گۆڕستانی چراکانە باس لە ئەنفالەکە لە ڕێی دەستگرتن بە پرچی ژنێکی گەرمیانیەوە چیرۆکی ئەنفال و هەموو کارەساتەکەمان بۆ جێڕێتەوە کە یەکێکە لە قەسیدە دوور و درێژ و هەرە درەوشاوەکانی شێرکۆبێ کەس دواتر قۆناغێکی کە دێت کە ئەویش دیوانی ڕنگدانە ئەوە لە 2011 چاپی کردووە هەموو شتێک لە ناوم قەسیدەیە ڕەنگی هەیە و هەموو ڕەنگێک قسەی خۆی هەیە لێرەوە شێرکۆبێ کەس کاری زۆر ورد لەسەر شتە وردەکانی ژیانەکە لە ڕێی خوێنەوە و دووبارە پێدانەوەی ژیان بەوان خەیاڵی شاری خۆی جارێکە بە جساکاتون لایمە دوهامی نووزگەی درەوشاوی کاکشێرکۆ ئێستا کچێک نیشتیمانمە ڕەنگە لە دوای ڕاپەڕینەوە تووڕەترین قەسیدەی کوردی کە تا ئێستا نووسرابێت ئەم کتێبە بێت کە لەم دیوانی کۆتاییە ئەو پەڕی ئازایەتی شێرکۆبێ کەسە بینی کە دژی هەموو ئەومانە شاریانەی بە درێژایی و تەمەنە دوور و درێژە کە دروستی کردووە دژیانەوەستێتەوە جارێکی تر ئەمە هەر شەش درەوشاوەترین قۆناغی شێرکۆبێ کەسە بەڕای من کاکرێ زۆر قسەی ورتری لەسەر بکرێت دەست خۆش بێ بە دڵنیاییەوە هەموو بەرهەمانەی کە باسی کرد ئەو بەرهەمانان کە هەر کەسێک کە گەرجارێک خوێندە بێتیەوە یان شانسیەوەی هەبوو بێت ئامادە بوو بێت کە شێرکۆبێ کەس خوێندە بێتیەوە هەرگیز لە بیری ناچێتەوە بەرهەمی نەمرن بەڵام پێم خۆشە بڕۆمەوە سەر شتەکە شخصیکەمەوە لەگەڵ توە قات هەبووە شێرکۆبێ کەس جارێ پێم خۆش پێشەوە پرسیارکەم شێرکۆبێ کەس چۆن شیعرێ نووسی لە هەموو شوێنە شیعرێ نووسی یان وەکۆی کە بەها باوە لە ناو خەڵکا ئیلهامی بۆ هاتیان شیعر پرۆسەیەکی بیرکردنەوە بوو یان پرۆسەیەک بوو دانیشت بۆ نمونە خشتەکانی هێنا ڕێکی خست و دای ئەنا ڕووسەقلامی هەبوو یان یەک جار شتێکی نووسی و وازی لێ هێنا و بڵاوێ کردەوە یان چەند جارێک بە تێکستەکە چوە پێ خۆشە باسێکی وەشم بۆ بکەیت تاقە شاعرە من بۆ خۆم بە تەمەنی خۆم بینی بێتم کە ڕۆژانە شاری نووسی بێت ئەکرێت تۆ ڕۆمان نووسبی ڕۆژانە بنووسی بەس ناکرێت شاعربی ڕۆژانە بنووسی کاکشێرکۆ ڕۆژانە شاری نووسیوە و هیچ تەقسێکی تایبەتی نەبوو ڕەنگە باشترین و گونجاوترین شوێن بۆ ئەو قاوەخانەکان بوو بێ بۆ نمونە کاتێک قەسیدەی دەربەنی پەپولان نووسێ لە قاوەخانەکانی ستۆکۆڵمەی نووسێ
هەندێک جار خاوەنی قاوەخانەکان کاکشەکان دەرکردووە لەبەرەوەی لە بەیانی دانیشتوتایە وەرە و جگەری کێشا و ئەوە ناچار شۆتە قاوەخانەی تر و ئەوەتر ینی لە بەشێکی زۆری نووسینەکانی شارەکانی لە قاوەخان نووسیوە ئێمە ڕۆژانە کە مابینی لە دەستگای سەردەم پێک و کارمانە کرد لەوێ لە کاتی قسەکردایە لە کاتێک کە کاتێکی هەبوو بێدەنگێتە نایەک لەویان نووسیوێتی ینی ڕۆژانە کاکشەرکۆی توانێت شێرکۆوی کە نووسی ئەو ژیانە بوو کە تیاژێ ئەمە بڵم ژیانێکی شاعیرانەی هەبوو یان تەنها لە ناو تێکستا شاعیر بوو نەخێ کاکشەکۆ لە ژیان شاعیر بوو لە ژیان شاعیر بوو یا ینی تەنها لەسەر تێکست و وەرەقە شاعیر ژیانی ڕۆژانە چی تووڕێە کرد کاکشێرکۆوەکو زۆر زۆر بینێ هەمومان زۆر خێرا تووڕا بوو زۆر زوش پەشیمانە بووە کەسێک بوو هیچ کاتێک حەقت و تووڕەبوونی لە دڵانە بوو بە تایبەتی ئەوانەشی کە زۆر خراپ لە سەریانە نووسی و تۆمەتیان بۆ دروستە کرد سەرتا بێگومان بێزارە بوو بێتاقەتە بوو بەڵام هیچی لە دڵان نامە لەو پەڕی تووڕەبوو ناتبینی دوای پێنجقە سارە بوو چی دڵخۆشیە کرد لە ژیانی ڕۆژانە یانی شتانی کە هەموو لە ژیانمانە هەیەوەکو مرۆڤ ناتوانم بزات بڵێم چی بەڵام بوونی ژن و ئافرەتێکێک بوو لە هۆکارانی کە کاکشەرکۆ زۆر دڵی پێی خۆش بوو و هێزێکیدایە بۆ بیرکردنەوە بۆ داهێنانی نووسین و پیاوێکی بێندازە نەوسنیش بوو نەوسن وەک خواردن ینی گرنگیشی بە خۆگۆڕی نیاجلو بەڵێ پێم وایە ڕۆژانە کەبابێ خوارد ڕۆژانە حەزی لە کەباب و سیوجگەر و ئەوە بوو زانی ڕەنگە بەشێکی و نووسنی کاکشێرکۆش بەشێک بێت لە کولتوری شاری سلێمانی کە پیرەمێریش بۆ خۆی یەکێک پیاوێکی نووسن بوو ئەگەڕنەوە هەمیشە گرفانی چاکەتەکەی پەڵەیەک چوری پێوە بووە چکو دایمە بابڵەیەکی تیا و ئەو نووسنیە سەهر بووە بە کولتورێک لە ناو شاری سلێمانیانی نووسنی و خواردن یەکێکە لە کولتورە زۆر زۆر گرنگەکان لە ناو شاری سلێمانی ڕەنگە ئەوە بەشێکی کولتوری بێ هیچ شعرێک هەبووە کە لەگەڵ توابێ بینووسێت پێکەوە بن لە سەفەرێک لە شوێنێ دانیشتە بن بەڵێ زۆر جار کاکشێرکۆ جیاواز لە شاعرانی هاوتەمەنی خۆی زۆر متەواضە بوو لەگەڵ ئێمە و خۆشەویستی زۆری داینێ من چەند جارێک ڕێکەوتووە کە شاری خۆی بۆ خوێندومەتەوە گوێی لێگرتووم سەرنجی خۆمم پێوتووە و یەکێک بووە لەو شاعرێکیش بوو لە شاعرانەی زۆر بە تەواضەوە گوێی ئەگەر قەداوە لێ کردووە شعرێکی ڕۆمانسی بۆ بنووسێت نەک بۆم بنووسێ بەڵام بۆ نمونە ئەخیر دیوانی ببوورە نما قبل لە ئەخیری دیوانی پیشاندام من لەگەڵ خۆم بردمەوە بۆ سوید و خوێنەوە دوایی تۆزێ دوو دڵ بوو لە بڵاوکردنەوەی هەستەکەم کاتی نییە و ئەم دیوانە با بڵاو نەکەمەوە بەڵام من دواتر نامەیەکم بۆ نووسیوتم بە پێچوانەوە کاکشێتەوە ئێستا کاتی بڵاوکردنەوەی ئەو دیوانەیە جارێکیشیان شاری پاییز لە ناو پاییزایی بۆ خوێنمەوە خۆی هەستمەکە هەمانە و شۆ نووسیبێتی ڕۆژی دوایی بۆ خوێنمەوە زۆر خەمبارانش خوێندەوە دوای پێم وت کاکشەکۆم قەسیدێ زۆر خەمبارە بۆ وایە وتی بڵێن چی تر پاییزەوە هاتۆ و ئێمەش ئەبێ قسەی خۆمان بکەین و بڕۆین و ئەو شتانە یەکێک بوو لەو قەسیدانەی کێسەش ئەی خوێنمەوە ئەم باتە بۆ هەمان ئەو ساتیکە بە تەنها خۆم خۆی بۆی خوێن یەکێک لەو شتانی کە لە لای شێرکۆ بێکەس بۆ من سەرنجڕاکێشە مەسلەی پێرفۆمانسەکەیەتی نمایشەکەیەتی کاتێک تێکسێکە خوێنێتەوە بەڕاستی ئامادەیی و شێوازی خوێندنەوە و پێشەشکردنی سەرسان دەکات قەت پرۆڤەیە کرد خۆی ئامادە کرد بۆ خوێندنەوەیان ئیرتیجالی بوو بڕواناکەم پرۆڤی کردبێ بەڵام هەر خۆی و حاڵتی تیا هەبوو و ئەو ئیلقا و خوێندنەوەی شەرکۆ بێکەس هەر تایبەت بوو بە خۆی زانی ڕوویداوە لە سوید لە کۆڕی ئامادە بووم بۆ نمونە شاریکەت کراوە بە سویدی و ئافرەتێک خوێندوێتەوە زۆر پێیزعاج و تویتەوە شاری من نییە و بۆ ناساد و سڕ و ئەوەی بکرێتەوە یەکێک لەو شتانەی کە بەلامەوە گرنگە گفتوگوی لەسەرکەیت بابەتی وەسێت نامەکەیەتی بە جۆرەوەی کە تۆ هەم هاوڕێی بووی لە نزیک و هەم دوای مردنەکەشی بە تایبەت لە بنیادنانی مۆزەخانەی شێرکۆیە ڕۆڵێکی باشە هەبوو یان بەردەوامی ئێستا یەک تۆز گفتوگۆ بکەین لەسەر وەسێتەکەی بەڕاستی من هەموو جارێک کە ئێرە بینم
وەسێتەکەی ئەوم بیرەکەوێتەوە داواکات لە پارکی ئازادی نزیک خەڵکی شارەکەی لە شوێنێک بنێژرێت کە ئاگای لە کچان و کوڕان بێت کافتریایکی تیا بکرێتەوە کتێبخانەکەی بهێندێ بۆ ئێرە تابلوی هونەرمەندانی کورد لە نزیکی هەڵبواسرێت بۆ هیچی نییە بۆ هیچی جێبەجێ نەکراوە ڕاستیایکێک لەوانەی کە خاڵی یەکەمی بجێزرێتەوە بۆ ئێرە گۆڕەکەیەوە تا لە پارکی ئازادیە نزیکی قەرباڵخی و کچ و کوڕان و ئەوە بێت تەسەورەکەم بەشێک لە خەڵکی هەر سەردانی کاکشەرکۆوەکەنەوە بەڵامەوەی کافیتریا بێ و قەرباڵخی و شوێنێکی بکرێ بە شوێنێکی پێشانکا و گەلەریەوە بەداخەوە تا ئێستاەوە نەکراوە و یەکێک لە خاڵەکانی تری وەسێتەکەیەوەیە کاڵێ لەو پارەی کە من لە دوای خۆویستم بەجیا باسیەوە خەڵاتی بێکەس دوایی باسیکەین جارێت تەنها ویستم باسیەوە بکەین بۆ هیچ کام لەم بەشەی کە پەیوەندی هەیە بە کتێبخانەکەیەوە بەوەی کە پەیوەندی هەیە بە پارکی ئازادیەوە هیچی جێبەجێ نکراوە لە بەرامبەر بەوە هەمووی کە ئەو وەسێتی کردو لە پارکی ئازادی و نزیکی گۆڕەکەی بکرێت براوەتە ناو ماڵەکەی بۆ گرنگی بە ماڵەکەی درێ بۆ ترکی زەخرێتە سەر ماڵەکەی بەڵام بۆ ئێرە کە لە ئەوە لە ناو وەسێتەکەی بوونی نییە باسی ناکات بە هیچ جۆرێک ئاماژەی پێ نەیاوە بەڵامەوەی کە و ئاماژەی پیاوە مەبەسێتی هیچی جێبەجێ نەکراوە ئەو پرسیارەی تۆ خلای من شەر پرسیارە زەنی بۆ ناکرێ زەنی بەس کێنەوانی کە نایکەن ئەوەی کێ ئەبێ بیکا و نایکات بۆ نمونە شارەوانی سلێمانی کە بێ ئەو کارە بکە ئەو دام و دەستگا کولتوریانەی کە لە شارەکانە بێەوە بکە وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ ئاورلەوە بدا و ئەو بکە ئەوانە بێ وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بۆ نایکەن باشە خەڵاتی بێکەس پێم وایە بە جۆرێک لە جۆرەکانی تر پەیوەندی هەیە بە سەردەمەوە بڕیار بوو سەردەم ساڵانە لە ڕێوڕسمێکی تایبەت تا خەڵاتی بێکەس ببەخشێەوە ساڵێکیش بە بەختیارعالی بەخشی دوایەوەم خەڵاتە بۆ نەما و ئەژڵێ با لەسەر و میراتی خۆم بێ لەوەی کە لە دوای خۆم بەجێ مێشووە ینی نەیکردو بە من ئەمانە ئەبێ شارەوانی بیکەنەوە لە لەسەر خۆم بیکەن ینی ئەو خەڵاتی کە دەستگای سەردەم دروستی کرد جیاوازە لەو خەڵاتی کە لە وەسێتەکە هەیە ئەو خاڵی کە لە وەسێتەکە هەیەڵێ ساڵانە بەو پارەی کە لە دوای خۆم بەجێڵم خەڵاتێک دروست بکەن بیدەن بە باشترین دیوانە شاری ئەو ساڵە کە بڵاو بێتەوە ئەوە ئەبێ خانەوادەکەی بیکە کاسە خانەوادەکەی ئەو کاران نەکردووە ئەو خەڵاتی تر کە من بۆ خۆمیشێک بووم لە پشتی ئەو خەڵاتەوە و ویستومە دروست بێ خەڵاتی شێرکۆبێکەس بوو بۆ نووسەران و داهێنەرانی کورد یەکەم ساڵ توانیمانە و خەڵاتە بەخشین بە کاک بەختیارعالی دواتر بەهۆی یەزمەی پارە و هاتنی داعش و ئەوەوە دەستگای سەردەم نەیتوانی ئەو خەڵاتە بە کاشیوا من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ زۆر لە کاتم کردی زۆر عزیێتم مای بەڵام بەڕاستی و شتانی کە تۆ باسە کرد زانیاری زۆر تازە و زۆر تایبەتی تیا بوو بۆ من پێم وایە مانومان کردی بەڵام مانوبوونەکەش کۆمەڵی زانیاری بە ئێمەوە بە بینەرەکانیشمانە بەخشێت خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمانابووی بینەرانی بەڕێز ئەمڕۆ لە ڕێگەی بەرنامە و لە ڕێگەی ئەو قسانەی کە کاکیوا کردیەوە و یادانەی کە باسی کرد بۆ من زانیاری ئەوە زیاد بوو کە بەڕاستی شێرکۆبێکەس لە پاڵ شاعیربوونیە مرۆڤێکی گەورەش بووە مرۆڤێک کە هەمومان نەزانین گەورە بوو بەڵام بەو وردەکاری کە کاچیوا باسی کرد زیاتر گەورەتر بووە زیاتر کۆمەڵێک دیوی ناڕوونی ئەو شاعیرەمان بۆ ڕوون بوویەوە کە هیوادارم بتوانین لەو ڕێگەیەوە زیاتر قەدری بزانین و نەوەکو بە تەنها بۆ شێرکۆبێکەس بۆ دەیەهان نووسەری تری وەکو کاچیوا یان هەر نووسەرێکی تر کە لە ژیانە ماون ڕێزیان بگرین و لە دوای ئەوانیشەوە سێتانەی کەیکەنەوە و تێڕوانی نەی کە بۆ کۆمەڵگەی خۆیانەوە بۆ کۆمەڵگەی کوردەواری هەیەە بێتە دی من بە کامەرانی تا نەسپێرم خواتان لەگەڵ تا پاریش پاییز هەر لەو دیوی دەواازەی خەوشەوە چون پرسیار ئەوەستا و ناوبەناو شعرمان بۆ یەکتر ئەنارد و جاربەجار شەوانە وشەمان ئەتەزی و ئەیبەست و ڕۆژانەیش لە بەردەم هەتاوی لاواز و نەخۆشە پەیکەری مەراق و ڕامان بووین چاوەڕوان پێکەوە بەرامبەر نادیار ئەو ئەبووین دائەماین و ئەم ساڵ چون باخی ئاوارە بێپرس و
بێەوەی کە پێشتر زەنجێکم بۆ لێدا و پێم بڵێ هاتۆتە ماڵەوە و لەگەڵ خۆی وەک دیاری باوەشێ لە شعری زەردەڵی هێناوە بۆ شەوی تەنیایی ژوورەکەم و ئەم ساڵ هاتۆتە لامەوە بە پڕبەی گریانی درشتی ڕێژنەی قەڵەم و دەفتەر و ئەلبوم و خەیاڵ و خەمانم تەڕەکا و هەروەهاش پێخەف و چەرپاکەم تا پاریش پاییز هەر لەو دیوی حەزهاری لەشمەوە وەستا بوو ڕێی نەبوو کە بێتە ناو ژووری لەشمەوە دەستکاری دەروون و پەنجەرەی هەست و نەست کات و ڕێ نەبوو ناوم داگیرکا و هەست بکەم ڕەنجێکی کۆی لەم و هەست بکەم منی تر خۆم نیم و تەواوی تەمەن و جەستەمی وەک مانگی ناوگۆمی حەسا دەستیم بەڵام وا لەم ساڵە هاتۆتە ماڵەوە و هاتۆتە دڵمە و چی بوێ کات و کونج بە کونج بە کوچە و شەقامی ناو لەشما گەڕێ و وەک باخان پژ و خۆی ئەڕنێ و نایشتوانم چون خەزان لەگەڵ یاڵەکەم ئەوە تاوا پاییز هاتۆتە چاومەوە لەگەڵ یا چڵ بە چڵ تاڵ بە تاڵ مووی سەر و تەماشا ئەوەرن ئەوە تاوا پاییز هاتۆتە ناو سیما و